پریشانی بغریبی و پریشانی دڵتەنگم بەم ئێوارەیە یاخوا ماڵی دڵ وێران بێ پڕ لە خەم و پەژارەیە خۆشی و شادی لێرە کفرە هەمووی غەمە و دووبارەیە ئیمشەویش گریە و فرمێسکە عەسرەتە وەک چەند جارەیە ئیمشەویش گریە و فرمێسکە عەسرەتە وەک چەند جارەیە ئەوەل بنێوی خدای بەخشندە و میهرەبان عەزیزان و خۆشەویستان ئەو شەوی جەرگەر و خۆشە ڕێکەوتی ساری 12 ساڵی 2019 ئێمە کۆڕەجی دۆستانەمان پێگەناوە دانیشتێک دانیشتون بۆ سازدانی ئەنجش خنزیلانە ئەوە هەنگە ساز دەکرێت بۆ هەردوو برای زەد عەزیزم کاکە عەبۆ کورانی و کاکە ئەحمەد بامەندی خۆشەویست پێشکەشە بە هەموو خۆشەویستانەی کە لەو کۆڕەی تەشریفیان هەیە نێوەکان زۆرن دواتر بە بەند و گۆرانی لە خزمەتیاندا دەبین تایبەت کاکە ئايات شێروانی کاکە سامان هەوربزیار بە یادی کاکە جوتیار ئازادی خۆشەویست ئەوە هەنگە دەڕازێتەوە بە دەست و پەنجەی ڕۆژەن مامەزانێر کوردی هەرچی فیلم بەدای دەکرێت سەرشانی کامێراوانن کاکە ئاڵمەند منتق دەنجی براتان ئامانزی زیبا کاک ئیسماعیلی خۆشەویست لێرەیە بەخێر بێ سەرسەر و سەرچاو شاد